جادەیمە 700 ماڵین هەتا ئێستا بێ جادەینە سەردانی هەموو بەرپرسەکانمان کردووە سەردانی هەموو مدیرەکانمان کردووە لە دەرگای هەمومان داوە هەر هەموو بەرپرس و مدیرەکان بە هەمومان گوتووە کاکە جادەمان دەوێت کاکە ئێمەش خاوەن شەیدین کاکە خاوەن تەڵەبەین کاکە پێشمەرگەین کاکە ئەو جادەمان بۆ قێر بکەن هەر دەڵێن وڵا ئێوە حەقن ئەمڕۆ کە دەڵێن ئەمە وڵا ئێوە ناحەقن ئیشێکی بێشەرعی دەکەن باشە بۆ ئێوە 20 ساڵە من لەناو تۆزم ئیشێکی بێشەرعی ناکەن کە ماڵ و مناڵم کوڕەکەم دەستە مەکتەب بە قورعان یەک مانگ 20 جۆتە پێلاوی بۆ دەکڕم لە قوڕی زستان باشە سبە و دووزبەی زستانە کوڕی من بەچ بخینیت کاکە مناڵەکانی ئێمە بەچی بخێنن چۆن زەوقیان لەسەر خوێندنە بێ مامۆستای هەموو مامۆستا مەوجودە دکتۆر هەمووی مەوجودە باشە بۆ جادەمان قێر ناکەن گەڕک هەیە 4 جار قێر کراوە ئەو ساڵ گەڕک هەیە 10 جار قێر کراوە خۆزگا ماڵە مەسئولێک لە گەڕکی مەبایە خۆزگا ماڵە بەرپرسێک لە گەڕکی مەبایە ئێستا گەڕکی مەنەکتی مەکرد بەڵکو کاشیش کرابە کاکە گەڕشکانی کاکە دارێکنا ساڵێک دو ساڵە قەیناکە سڕە بە سڕە بەڵام مەحقولە گەڕکێک ئەگەر کینەکە پێشیرە ئەو گەڕەکە پێشی هەموو گەڕکی ئاودان کرێتەوە نمونە مەعمەر قیر دوایێ گەڕشی نەری بچەشی گوڵان شەیدا